هاتوونە ئێوە بەرکەوتوانی چێکی کیمیاین کێش و گیر و گرفتان چی ئەمڕۆ کۆوا کۆنگرێتی ڕۆژنامەوانیتان ساز کرد کێشە و گرفتەکانی ئێمە ئەوەیە چارەسەری خوشکی من لێرە نییە دایمەش داوای چارەسەرەکەین ئەمان چارەسەریان بۆ کردووە یعنی بەردەوام سعاتی شەو هاتوونەتە سەری وەزعی تێکسووە بەردەوام چارەسەری بۆ کرێ بەڵام مەکۆم بەپی پێویست ئەمان ئەوەی ویستیانە لە ئاستی ئەمانە بۆ کردویانە بەڵام چارەسەرەکەیم لێرە نییە لە ئەڵمانیایە خوشکی من لە تەمەنی 8 مانگیا بریندار کراوە لەسەر کوردایەتی داوا لە حکوومەتەکەم بێتە سەرخەت ئەگەر نەیەتە سەرخەت لەوانەیە سعاتێکی تر ئێوە ڕۆشتن ئێمە کەمپینی بۆ ڕاگەێنین یعنی ژیانی زۆر لە مەترسیایە بە دەرزی نەزیفەکەی ڕاگیراوە مانگی 12 بوو ڕۆژ بۆ خانەقین لەوێ هەمان تووشی حاڵەت بووە بە پەلەپەل بردویانە بۆ بەغا لەوێ داخڵ بووە ئەچێ بۆ دەرەوە بۆ بازاڕێ شتێک تووشە بێت ئەبێ ئێمە یەکسەر بیهێنین بۆ تەواری بۆیە لە تەواری داخڵمان کردووە دەژێت چاودێری ئاە جێگەیەکی زۆر زیانی بەرکەوتە بەرچێکی کیمیای سیەکانی تەواو لێ بوونەتەوە بەڵێ دکتۆر ئازاد و بەڕێبەری نەخۆشخانەی بەرکەوتوانی چێکی کیمیای ئەوان بەردەوام لەگەڵ نەخۆشەکانان چیان پێوتون وڵی موافقەتی بۆ کردو دکتۆر ئازاد هەر پار موافقەتەکەی بۆ کردو بەڵام ئێمە لە هەولێر جوابمان نادرێتەوە بەڵێ لێرە هیچ شتێک یعنی نەماوەتەوە هەموو شتێک چاوەڕێکە نەرەڵام ئەمڕۆ نابیانی دوو بەیانی سێ بەیانی هەتا دوێنێش معمەلاتەکان خۆم بە واتسافە نردومە بۆ وەزارەتی تەندروستی نووسنگەکەی وتی وەڵامتانەیەمەوە شتەکان وەری گرتووە بەڵامەکۆم جواب نایەتەوە پەیوەندیمان کردو ئیشی وەزارەتی تەندروستیە بێتە سەرخەت ئیشی وەزارەتی شەیدانە ئیشی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان من بیبم لە بازار لە بەردەم پارێزگا کەمپینی بۆ ڕاگەێنم چکە ئەو خاوەنی چەندین شەهیدە خۆی بە تەمەنی 8 مانگیا بریندار کراوە یەکێکیشە لە سزنەکانی نوگلە سەلمان تەمەنی نەگەشتۆتە ساڵەوەخت ئەنفال بووە ڕزگاری بووەوە چەندین جارە ڕزگاری ئەبێت بەڵام لەوانەیە ئەم جاریان ڕزگاری نەبێ دوو جار سێ جار تووشی ئەم حاڵەتە بووە ڕزگاری بووە لەوانەیە جارێکی کە من لەگەڵ خۆما بوو تووشی ئەو حاڵەتە بوو لە بەردەمی کاکسمکۆیە هەردوو دەستی پڕێکرد لە خوێن بووی ئەیبینی زۆر پێی بێتاقەت بوو قایم بکەم لەگەری وەڵام نەدانەی وەزارەتی تەندروستیایەوە چیەکەن وڵایی تر چاوەڕێکەین ئەمڕۆ بەیانی تر وەڵاممان نەهاتەوە ئێمە ناچارین لە بەردەم پارێزگا بێ لە بەردەم شەیدانا بێت چکە خاوەنی شەهیدین زۆر و عیلەکەم تەواو هەمووی تیا چووە من هیچی نەماوەت مناڵەکانی هەر مناڵێکی لە شوێنێکن مەجبورین چونکە لەبەرەوەی حکومت وەڵامی نییە بۆ ئێمە ئەبوو ئێستاکی ئەو خزمەت بکرایە مناڵێکی مەسوول وایە بەرپرسێک وایە ئێستا هەموو جستەی لاڵتون هەڵژینرا بوو بەڵام ئەو تا ئەو جەژنە ئەبوو لە ناو ماڵ و ناڵەکەی خۆیان بواە بەڵام بەداخەوە داوا جارێکی تر لە حکوومەتەکەمەوە خۆی بەبێ دایک و باو گەورە بوو با مناڵەکانیشی بەبێ دایک و باو گەورە نەبن لەبەروی خۆی هەموو دایکی و باوکی برای هەمووی شەهیدە شنو حەمەمی